ئەم کاتە و هەموو کاتێکتان باش بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە خۆشحاڵم کە جارێکی دیکە بە بەرنامەی ئاسۆی بەرابەریەوە دەبمە میوانی ماڵەکانتان هەرو جۆرەی کە پێشبینی دەکرا بە شوێن چوونە دەرەوەی هێزە سەربازیەکانی ئەمریکا و هاوپەیمانانی ناتۆ لە ئەفغانستان دەوڵەتی ئەو وڵاتە بە تەواوی ڕۆخا. ئەشرەف غەنی سەرۆکۆماری پێشووی ئەفغانستان و دەوروبەریەکانی کابولی پایتەختیان بەجێهێشت و چەکدارانی تاڵبان بە ئاسانی بینای سەرۆکۆماریان داگیر کرد. بەو شێوە لاپەڕەیەکی دیکە لە مێژووی پڕهەوراز و نشیوی ئەو وڵاتە هەڵگەڕاو. بۆ جارێکی دیکە گروپی ئیسلامگەرای تاڵبان دەسەڵاتی بەسەر ئەو وڵاتەدا سەپان. هەرچەندە ئەنجامەکانی دەسەڵاتی تاڵبان بەسەر ئەفغانستان بۆ دانیشتوانی ئەو وڵاتە زۆر گرانە، بەڵام ژنان یەکەمین قوربانیانی دەوڵەتی ئیسلامی. لە سەردەمی دەسەڵاتداری پێشووی تاڵبان بەسەر ئەفغانستان لە نێوان ساڵەکانی 1996 بۆ 2001 زاینی ژنانی ئەو وڵاتە دژوارترین ڕۆژەکانی خۆیان تێپەڕ کرد. ئێستا بە دوای دوودەیە چالاکی و خەبات بۆ دەستەبەرکردنی مافەکانیان ئەو مافانەی بەدەستیان هێنابوو لە مەترسی جددیدایە و ترس و دڵەڕاوکەی ژنانی ئەفغانستانی بووە بە گرنگترین بابەتەکانی میدیاکانی جیهان. بۆ لێکدانەوەی ئەو بابەتە هاوڕێ شۆڕشی کەریمی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە میوانی بەرنامەی ئەم هەفتەی ئاسۆی بەرابەریمانە. لەگەڵمان بن. هاوڕێ شۆڕش بەخێر بیت و سپاس بۆ بەشداری لە بەرنامەی ئەم هەفتەی ئاسۆی بەرابەریمان. منی سڵاو و ڕێزم هەیە بۆ ئێوە و بۆ بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس. هاوڕێ شۆڕش، بارودۆخی ئێستای ئەفغانستان و خەڵکی ئەو وڵاتە لە کاتی دەسەڵاتداری تاڵبان چۆن دەبینن؟ حقیقەتی ئەوەیە کە بەرحاڵ بەو تەغیر و تەحوڵاتە سریعە کە لە ئەفغانستانە ڕووی داوە، ئیجازە یا مەجالی ئەوە نادات کە زۆر خەبەرهایەکی دەقیق بێتە دەرەوە، بە تایبەتی ڕۆژنامەنووسان و خەبەرنگارانی مستەقل یا تۆزێک ڕادیکاڵ یا ڕاستگۆ لە ترسی ئەم دەسەڵاتە کە هاتووەسە سەرکار یا ڕایان کردووە لە ئەفغانستانە یا ناوێرن ئەخبار و واقعیاتی تازەمان پێبێژن. بەڵام ئەگەر چاوی لێ بکەین بەرحاڵ لە ماوەیەک لەمە پێشەوە ئەفغانستان یەکێ لە وڵاتانەیەکە لەگەڵ فەقر و نەداری و بێکاری و مەجموعەی سەرجەم هەموو کێشەی کۆمەڵایەتی کە لە جەهانە یا لە تەواوی کۆمەلگاکانە دەتوانێت وجودی بێ بووە و فەساد وەمانەی دەتوانین پێی ئیزافە بکەین. بە تایبەتی لەم دەورانە ئەمما حەسەڵی هەموو ئەم شتانە کە ئێستا بووە بە تاڵبان یا ئیمکانەیدا بە تاڵبان کە بگەڕێتەوە سەردەسەڵات، بێکاری، نەداری و نەبوونی چەشمەندازێک لە داهاتوو. لەبەرەوە بەرحاڵ دەبینین کە سەران یا ئەو کەسانەی کە مەسئولینی خەبەرڕسانی تاڵبانە و گروە تۆریستیان بە نەوەیەکتر خەریکن دیپلۆماسی دەکەن. ئایا ئەو نەوە لە دیپلۆماسی دەتوانێت لە ئایندەدا مەجالێک نەوەیەک سازش یا تەفاوت لەگەڵ ئەو دەسەڵاتەی کە پێشووتر بوویانە بێنێتە دین، کە بە نەزەری من ناتوانێت هێزێکی ئاوا قەت ناتوانێت هیچ بەشێک لەو کۆمەلگا ئەو خەلعانە یان ژیان یا سەعادەت بێنێتەوە بۆ ئەو خەڵکە قەت من پێم وایە نییە کە بتوانێت. بەڵام وەزیەتی ئەو خەڵکە لە حاڵی ئێستادا وەزیەتێکی ئاوایە ترژیان لە ترسا، بە تایبەتی بەشانێک کە لە ناوە کۆمەلگەدا بە ژنان بە منداڵان یا کەسانێک کە خۆیان بۆ مافانە تەرخان کردووە، کەسانێکە چاویان لە ڕێگەی پیشرەفت و تەرەقی و بەرحاڵ گەشەکردن و ئازادی و شتانەیە ترسێک بەسەرەوانەدا زاڵە و معلومە هێزێکی ارتجاعی دەسەڵاتی بەسەرەوە گرتووە. خەبەرهایەک لێرە و لەوێ هەیە کە بەرحاڵ مقاومەتێک بەناو دەڕێی پەنجشیر شکلی گرتبوو، مقاومەتێکی مردمی. ئەمڕۆ بەرحاڵ خەبەرەکان نیشان لەوە دەدەن کە ئەوێش کەستی خواردوو ئەو مناتقەیشیان داگیر کردووەسەوە. بەڵام مقاومەتێک بەشێک لە ژنان کە دیومان لە ڕۆژانی ڕابردوودا هاتنە سەر شەقام و داوای متاڵباتی خۆیان دەکەن ئەم دەسەڵاتەی کە بەنەوەیەک ئەوێت پێشەوەی خۆی تەسبیت بکە. بەرحاڵ ئێستا تاڵبان لە دەورانێکدایە کە هێشتا دەسەڵاتەکەی تەسبیت نەکردووە، بەرهەگۆیە لە ناو خۆیشیاندا کێشەهایەکیان هەیە لە ناو گروپی تاڵباندا. بەرحاڵیان ئەوێت لەم فرسەتە استفادە بکەن ژنان لە چەند شاردا کۆمەڵ و تەزاوراتێکیان ئەنجامداوە داوای مافی خۆیان دەکەن لە دەوڵەتی ئایندەدا. بەڵام تاڵبان ڕایگەیاندووە کە ژنان نەخشێکیان نابێت لە دەسەڵاتی داهاتوودا لەم وڵاتەدا. بەرحاڵ
نیشانەهایەک لە ترس هۆی کە دەسەڵاتێکی ارتجاعی هاتووەسە سەرکار ئەو نەبوونی چەشمەنداز لەو فەقر و فەلاکەت و نەداری و فەسادەی کە پێشتر بووە و ئێستا کۆمەلگا لەگەڵ یا دەست و پەنجە نەرم دەکا بە شێوەیەک کە بەرحەڵ گزارشهایەک هەیە کە سەدان خەڵک لە ناو پارکەکانە بە تایبەت ئەوانەی لە دێهاتەکانە ئاوارە بوون و هاتوون بۆ شارەکان کار نییە لە وڵاتە گرانێکی زۆر ئێستا حاکمە بانگەکان کار ناکەن لە وڵاتەدا هیچێ لە جێگەی خۆیان نەماوە بەرحاڵ کۆمەلگە لە حاڵەتێکی انتزاردا وەزیەتی کولی ئەو ناوچەیە و بە تایبەتی وڵاتانی هاوسا وەزلهێزەکان و ئەمپریالیستەکان خەریکی نەوەیەک لە دیالۆگن لەگەڵ ئەو سەرانەی کە ئێستا بە تەوافۆق هاتوونەسە سەرکار لەگەڵیانە کە نەوەی حکوومەتی داهاتوو یا سەهم خاهیە وڵاتانە لە دەسەڵاتدا دیاری بکەن و هادەبینین سازمانهای جاسووسی ئەوەڵجار ئەمریکا دومجار پاکستان لەوێ بەرحاڵ حزوریان هەیە و خەریکن گفتوگو دەکەن وەڵامی بەرحاڵ ئەو شتانەی کە ئێمە دنباڵی دەکەینەوەیەکە لە ناو خودی تاالباندا اختلاف و بەرحاڵهێنی بۆچوون هەیە بەشێکیان زۆر ڕادیکاڵن و بەشێکیان بەرحاڵی ئەیانەوێت لەو تەجروبیاتەی کە بوویانە وەشکەسیان خواردووە استفادە بکەن نەوەعێک نەرمش نیشان بدەنەوە وەزیەتی کولیە. بەڵای سپاس هاوڕێ شۆڕش ئەلبەت باز لەوەی چکری ئەگەر وەزعەتی ئەفغانستان ئاوا بڕە و پێشبڕوا برسیەتی زۆرتر ئەبێ لە ناو خەڵکی ئەفغانستانە حقیقەتەوەیە کە 100% یانێ بەرحاڵ ئینسانەوە دەبینێ گرویەک کە لانی کەم ئیدۆلۆژیکی 1500 ساڵ لەمەوبەری پێە لە اقتصاد هیچ حاڵی نییە و ئێمە تەسەوری شتێکی تر لەم نەوەمان لە ئێرانە بینیەوە سەن خۆمینی کە هاتنە سەرکار وەگەیشتن بە دەسەڵات شتێکە دەیوت اقتصاد مالە خەرست ئەمانەیش هەر بەو شێوە بە نەوەیەکی تر لە نەوەی سنیەکەی هاتوونە سەرکارەوە تەسەوەر بەرحاڵ گروپێکی ئیدۆلۆژیکی ئیسلامیە کە تەسەوراتی 1500 ساڵ لە مەوبەر گەڕێکی بگەڕێتەوە بۆ کۆمەلگا ئەمانە هیچ تەسەوەرێکیان لە بەرحاڵ دانشی اقتصاد لە وڵات بەرێوبردن لەو شتانە نییە و بەرحاڵ وەختێک ئەوانەی وەک گروپهایەک نەبەرساسی دانش و تەخەسوس ئەگە دوای دەوڵەتێکیش تەشکیل بدەن هەدەفیانەوەی بەرحاڵ گەڕانەوە بۆ 1500 ساڵ لەمەوبەرە بۆیە بەو دەلایلەکە زۆر منتەقیە ناتوانین وەک فەرز دەڵێ چەشمەندازێکی باشمان لە ئایندەی ئەفغانستان بێت تحتی حاکمیەتی ئەم جەماعەتە. تاالبان دوای بەدەستەوەگرتنی دەسەڵات چەندین ڕێکاری دژ بە ژنانی ئەفغانستان گرتووەتە بەر دەتوانی بارودۆخی ئێستای ژنانی ئەو وڵاتەمان بۆ باس بکەن؟ خەتی پێشەوە ئەمەوێ شتێک ڕۆشن بکەمەوە ئەویشەوەیە کە ئێمە نابێت یان ئەوە مەفروز بگرین کە ژنانی ئەفغانستان لە ژێر دەسەڵاتێکی دموکراتیکێکی زۆر لەو نوعی لانی کەمی ئوروپادا ژیاون ئەو دەسەڵاتە کە پێشتر بوو بەو دەرەجە نەوەکو ئێستا وەکو تاالبان بەڵام هەر ژنان لە ناو ئەو کۆمەلگادا نەسی پیاوان حسابە بوون ئەو وڵاتە ناوی وڵایەتی ئیسلامی جمهوری ئیسلامی ئەفغانستان بوو و ژنان قەتڵعام دەکران ژنان لە ناو کۆمەڵگەدا بەو نسفەی کە لە بەشێک لە نیوێ جامەعەن حزوریان نەبوو ژنان دەکوژران قەتڵی ناموسی لەوێ وجودی بوو بێسەوادی لە ناو بەشێکی زۆری ئەفغانستانەوە نیە جامای شەهری بێ لە نێو دێهاتەکاندا بوون کە حاکمیەتی 1500 ساڵ لەمەوبەر بەسەریان نازاڵ بوو وەسەوات وە کار کە نەوەیەک ئاگاهی دەدا بە ژن کە بەرحاڵ کەس زۆڵمی لێنەکە تحتی خشونەت نەبێ لێدانی نەبێ بە سەواد و بە اقتصاد و بە وابەستە نەبوونە بە خانەوادەوە دوورکەوتن لەو نەوە جامعی پێشا سەرمایەداریەکە لە بەشی زۆری لە وڵاتانی لە دێهاتەکانی دوورفتادەی ئەفغانستانە زاڵمە تحتی ئەوە ژیانیان کردووە بۆیە ئەوەی کە فەرز بووە بەرحاڵ بە نەوەیەک دەستگاهای ڕاگەاندن وا فەرز دەکەن کە نە ئێمە بەرحاڵ جەریاناتێک کە بنگاهای خەبەرین وا فەرزەکەن کە حکوومەتێکی دموکراتیک ڕووخاوە و تاالبان یەکڕا هاتووە سەرکار و ژنان زۆڵمیان لێ دەچی ئەوانیش بەرحاڵ لە حکوومەتی پێشوودا هەر بەنەوەیەک ئەو کەسانەی لە ڕەنگ و لە بووی تاالبان لە دەسەڵات دابوون کە داگیرکەرانەوانیانە داناوە بەڵام بەرحاڵ
ئەمانەیش کە هاتوونە سەرکار خۆ ئەوە بینیومان یانێ بە تەجروبە دەتوانین بڵین کە 20 ساڵ لەمەوبەرتر لەسەر کارەوە بوون چە جەنایەتهایەکیان بەر عەلەی ژنان ئەنجامدا و یەکێ لەوانە کە بەرحاڵ هێشتا بڕیاریان دەرنەکردووە کە بەشێ ئەوانەی کە خوێندوویانە لە دانشگاکان ئایا دەتوانن بگەڕێنەوە بۆ سەرکارەکانیان یانە قانونێکتر کە هاوردوویانە هێشتا معلوم نییە مانە بەرهاشتا دەوڵەتیان تشکیل نەداوە تا لەسەر قانونهای کە بۆ بەڕێوەبردننی ئەو کۆمەلگایە بەشە بزانێ ئاەندێ یا قانونەکانیان بەرئەساسی چە شتێک دابین دەکەن بەڵام تەنیا شتێک وە دەزانینەوەیەکە وتویانە بەرەساسی شریعەتی ئیسلامە و بۆیە بەشێکی زۆر لەوانەیە لە دەستگای ڕاگەیاندندا کاریان کردووە هێشتا معلوم نییە کە ئایا دەتوان کارکەن بەشێ لە هونەرمەندان کە لەم ساڵانەدا بەرحاڵ بە دلیلی بوونی فەزایەکە نسبەتەن باستر بە نسبەتی ئێستا توانیویانە لە زمینەی هونەردا لە زمینەی نووسیندا لە زمینەی فیلمسازیدا لە زمینەی خۆخی ژناندا ئەنجیوهایەکی متفاوت کە بووە کار بکەن بەڵام ئێستا ئەوانەیە خۆیان شاردووەسەوە یا بەرحاڵ ئەگەریش ناخیان نییە لە ترسی تاالباندا ئەو دیارەوان دەڵێن ئافی عمومی دراوە بەڵام ڕۆژانە دەبینین کە لێرە و لەوێ هێرش دەکەنە سەر ژنان هەردوێ نەبوو کە لە تەزاوراتێکدا ژنێکیان بریندار کردبوو و سوانگووی تاالبان شارەی دەکرد کە مەسلەیەکی جزئیە ئەو نوعە لە لێدان و کوشت و بەر بەڵێ باسی شریعەتان کرد ڕێبەرانی تاالبان دەڵێن مافی ژنان گەر لەگەڵ شریعەتی ئیسلام گونجاو بێت کێشە نییە بەشێک لە میدیاکان ئەو وڵاتیان وتەبێژی ڕێبەرانی تاالبان بە دەرفەتێک دەزان ئەو قسەی کە ئێژن ئەگەر بە پێی شریعەت بێ بەڵام ژنانی ئەفغانستان لەسەر ئەو باوەڕەن کە ئەو تاالبانە هەمان تاالبانی 20 ساڵ و لەوە بەرە و هیچ گۆڕانکاریەکی تێزان ڕووی نەداوە ڕای ئێوە لەسەر ئەو وتەی ژنان چییە؟ خەتیەوەی ئێستەیش تۆزێ بڕوانینە مەسەلەکەوە من پێم وایە بەشێک زۆر لە ئەو اختلافاتە یا لەوەی کە دەوڵەت هێشتا تشکیل نەبووە لە ئەفغانستانە ژێر حاکمیەتی تاالبان بەشێکی زۆری ئەو قانونانەیە و قانونی شریعەتیش دەتوانێت تەفسیرهایەکی جۆرا و جۆری لێ بکرێتەوە قانونی شریعەتی ئیسلام بەڵام قانونهایەکە کە لە دنیای مۆدرنی ئەم ڕۆژدا ناتوانێت جواب بداتەوە بە تایبەت ژنانێک کە خوێندویان ژنانێکە وتم بەرحاڵ لە بەشی هونەر و نووسین وەمانەدا کاریان کردووە ژنانێک کە کۆمەلگاهای تر دەبینن ژنانێک کە تەکامڵی بەرحاڵ مبارزاتی ژنانیان لە شوێنەهایەک تر بینیوە تەنیاوە نییە کە بەرحاڵ ئەفغانستان جامعەیەکی تەریک کەوتوو لە جەوامعی تر نییە ئەوانە دەبینن و بەرحاڵ تعاملیان لەگەڵ یەکتر هەیە بەرحاڵ ئەوەندە ئاسان نییە بۆ تاالبان کارێکی ئاوا بکە لەگەڵ ژناندا بەڵام قوانینی شریعەت دەقیقەن هەر ئەو شتانەیە کە 20 ساڵ لەمەوە پێش بوو یانێ خانشی تاالبان وەکو گروپێکی تەرۆریست وەکو گروپێکی ئەرتجاعی کەوێ قوانینی 1400 ساڵ لەمەوە بەربێرە زاڵی بکاتەوە وەڵین کەسانێکە زۆڵم وستەمیان لێ دەچێت لەم قانونە ژنانن بەرحاڵ بەشێک لەو قانونانە ئەوانەیە ژنان ناتوانن بێجازێش و حتا نەتەنیا بڕۆن کار بکەن بێنە دەرەوە لیباس پۆشین حتا بەرحاڵ مەقناوەمانە بێ کامڵن داپۆشرا بێتن سەر و دەموچاو و هەموو شتێکیان بێجازێش و ناتوانن بڕۆنە سەر کارەکانی ناتوان سەفەر بکەن بەرحاڵ قوانینی ڕسم و ڕسوماتی کە پێشتر بۆ مجازاتی ژنان لە نەزەرگیری ئەگەر کەسێکیان خۆش بێت بیا هاتنە دەرەوە یا لەگەڵ کەسێکدا کە نامەحرەم بێ بیگرن بەرحاڵ قوانینی ئەوانەی کە سەنگسار و لەو نەوە بوو جارانەمان بینی ئەوانە بەشێک لەو شەریعەن ئایا ئێستا لەو تەوازنەی کە بەرجەهانە حاکمە ئایا ئەو جامعیشت 20 ساڵی ڕابردوو بەنسبەت توانیویەتی ژنانی خوێندکار پەروەردە بکە ژنانێکە لە بوارهای جۆرا و جۆرە کار بکە ئایا دەتوانن ئەو دژی ئەو خانەشەی تاالبان کە لە ژنان هەیەی ژنان وەکو ئەبزارێک دەبینێ بێسنەوە یانە بەرحاڵەوە مۆزوعێکی ترە بەڵام ئەو شریعەتەی کە ئەمانە منزوریانە ژنان وەسیلەیەکە ژنان ئەبزارن لە دەستیانە و هەر جۆرە لەگەڵیان مامەڵە بکەن ئەوە بەرحاڵ وێنی خۆیانە قوانینی خۆیانە و پیاوی زاڵە بەسەریانە و بەرحاڵ ئەوە مەجموعە و شتانەیە کە لە ڕابردوویش ئەنجامیانداوە نمونونەکانیشی زۆرن تەنیا لە ئەفغانستانە نییە بەشەر بتوانێت تەنیا ئەرجاع بدا بە ئەفغانستان لە قەتەردا دەبینین لە
عەرەبستانە دەبینین، لە ئێراندا دەبینین و ئەو شتانە بەرحاڵ بەشێکە لە مەوجودیەتی ئەو قەوانینەی کەوێت پیاو سالارە، باوک سالارە و ژنان و منداڵان لە ناویە لەژێر زوڵم و ستەمدان. بۆچی لەژێر زوڵم و ستەمدان؟ بۆی کە لە لەحازی حقوقیەوە نەوەکو مەوجودێکی زیندە وەکو ئینسانێک دەبینرێت، وەکو کەسانێک دەبینرن کە کەسانێکتر بەسەریاندا زاڵن، ناموسی خەڵکن، نازانم هۆڤیەت و کەرامەت ئینسانێک بەوانەوە خلاصە دەبێتەوە. بۆیە دەبینین لەم وڵاتانەی کە ناوم برد عەرەبستان، ئێران، ئەمانە بەرحەڵ ئەو نوعە لە بۆچوون زاڵ بووە، دیرگایە کە ژنان مافیان نییە لەوانە، وەگەر مافێکیان هەیە بەرەساسی و قانونانەیە کە لە ناو قورئاندا نووسیوە. بەڵام ژنان بەهۆی ئەو شتانەی کە پێشتر ناوم برد بەرحاڵ تەکاملی ئەم جامەعانە، دەرس خوێندن و ئاگابوونی ژنان، بینینی جەوامایەکی تر، مبارزاتی کە پێشتر بووە، توانیویانە بەرحاڵ بۆستنەوە لە مقابلەوانە و خاستەکانی خۆیان بەدی بێن. بەڵێ هاوڕێ شۆڕش، بۆچی تاالبان هەوڵ ئەدا ژنان لە هیچ کار و ئەرکێک بەشدار نەبن؟ ئایا ترسە یام هەرە و قوانینی شریعەتی ئیسلامە؟ هەد نتوانێت هەردووکیان بێت. ترس لەوەی کە ژنان بێنە ناو کۆمەلگا بەرحاڵ دەتوانن ئاگاتر بنەوە زەمینە بۆ فراهەمکەن کە ژنانی تر پەیوەست بن، ژنان بڕۆن دەرس خوێنن، ژنان بڕۆن ئاگایی بەدەست بێن، ژنان بڕۆن وەختی سەوادی خوێن و نووسینیان هەیە بڕۆن دانشی خەڵکانی تر استفادە بکەن لە زەمینەی کۆمەلگادا، لە زەمینەی ژندا، مەوجودیەتی ژندا، ناموس، قەتڵی ناموسی، ماف، منداڵان، هەمووانە خوێنەوە. بۆیە بەشێک لەو ترسەوەیە کە ژنان هەروە لە حاشیەدا بمێنەوە، بە تایبەتی بە دلیلی ئەوەی کە ڕۆشت نەیافتێت. دروستە ئەفغانستان لە نێو سیستەمێکی کولی سەرمایەداریدایە، بەڵام بەڕاستی ساختارهای ئەو جامعەدا ئەو جامعات تماشای بکەی زۆر سەنعەت و مۆدرنیزم و ئەو شتانەی تایە نابینی. بۆیە لە حاشیەدا وێسانی ئەو ژنانە بەشێک لە ئستراتژی ئەوانە و ناهێڵنەوە. بەشێکی تریشی بەرحاڵەوەسەکە لەم پرۆسەی هاتنە بەرەوەدا دەتوانێت بەرحاڵ دیدگای شکل بگرێت، ئەو دیدگای کە ژنان زەعیفەن، ژنان نیوی پیاوانۆمانە، ئەو دیدگا ئەنێتە پشت سەر، یانە ژنان لە عەرسەهای جۆرا و جۆرە ئەو زەهنیەتە، ئەو فەرزیەتەی کە لە فەرهەنگی ئەفغانستان یا وڵاتانێکە دواکەوتون لەباری زەهنیەتەوە نیشان دەدا کە ژنان دەتوانن لە پۆستهای جۆرا و جۆری سیاسیدا، لە پۆستهای جۆرا و جۆری کۆمەڵایەتیدا، لە پۆستهای جۆرا و جۆری هونەری و ئەدەبیدا کار بکەن و نەتەنیا زەعیفەنین، بەڵکە دەتوانن لەباری خەلاقیەت و لەباری ئەحساساتەوە زۆر سەرکەوتووتر بن لە پیاوان. بەڵێ هاوڕێ شۆڕش باس لەوە کرێ بە هاتنەوەی تاالبان ڕشتی داعش زۆر بووە، یانێ تەقویەت بووە. ئایا ئەوە ترسێ نییە بۆ خەڵکی ئەفغانستان، بۆ سەر خەڵکی ئەفغانستان و بەتایبێت بۆ ژنان؟ سوالەکەیەوە باش حاڵی نەبووم. ئایا تاالبان زۆر گەشەیان کردووە لەباری ئاماری؟ داعش بە هاتنەوەی تاالبان داعش ڕشتی کردووە لەو منتقاوە 20مان لە خەبەرەکانە. ئایا من نیگەرانیەکی جددی نییە بۆ سەروەزەیەتی ژنان وەکو ئەوەی کە لە مووسڵ بوو لە شوێنەکانی تر بوو؟ تەبعاً وایە، ئێمە یەکشت تر نابێ فەراموش بکەینەویژەوەیە کە ئەم وەزیەتەی ئێستای ئەفغانستان زۆر هشداری شەڕی ناوخۆی لێ دەدەن. ئەو وەزیەتەی کە لە سووریە بینیمان، یانێ ئێستا لە وەزیەتێکی جەهانی داین کە ئەکسەر وڵاتانی زلهێزی فەرا ناوچەی و ناوچەی بە دوایەوەن کە بە شەڕی غەیرە مستەقیم بکەن لەگەڵ یەکتردا. سەڵنە شتانەی کە لە سووریە بینیمان، تورکیا دفاعی لە نیروهای داعش و تەرەفدارانی داعش و جبهەیە لە نەسرەوەمانە دەکرد، عەرەبستان هەروەها، ئێران دفاعی لە سووریە دەکرد. ئەم شتە لە ئەفغانستاندا بازم ڕوو بداتەوە. وەختێ ڕوو بداتەوە داعش دەتوانێت ئەبزارێکی باش بێ مەسەڵەن لە خزمەت دەوڵەتێکی وەکو عەرەبستانە کە بتوانێت لەگەڵ ئێراندا ململانەی سیاسی بکە و هاتنە سەرکای بەرحاڵە ئەو وڵاتانە بە دوای منافعی سیاسی و استراتیژیکی خۆیانن. بەڵام ئەو شتەی کە لە ناو خودی کۆمەلگەدا ڕوودەدا 100% بەرزدی ژنانن، یعنی ئەوان بەرزدی تەواوی ئەو شتانەیە کە ناوی مۆدرنیزاسیۆنە، ناوی ئەوەی کە ژێن بەشێ لەکوم ماف و مرۆڤ دژی هەموو ئەو شتانن و 100% دەتوانێت خەتەرێکی گەورە بێ بۆ سەر ئەو ژنان. سپاس هاوڕێ شۆڕش. بەڕای ئێوە ئەرکی کۆمەلگای ئەفغانستان، ژنان و خەڵکی ئازادی خواز پێشڕەو لە بەرامبەر ئەو هێزە کۆنەپەرستە چییە؟
بەرحاڵ من بە نەزەری من پێویستە کۆمەڵگەی ئەفغانستان نەفەسێک تازە بکاتەوە. بە ساڵەهای ساڵ ئەو خەڵکە ماتڵ بوون کە دموکراسی سادراتی ئەمریکا بە نەوەیەک لە ئازادی و خۆشگەزەرانی و ڕەفاه و سڵح و ئەو شتیان بۆ بەدی بێنێت. بەڵام وردە وردە ئەو خەون و خەیاڵ و حتا ئەو کەسانەی کە تەسلیمی ئەو وڵاتە زلهێزانە بوون هەموو ئەو ڕۆیانە شتێک شکاند و بووە باعثیەوەی کە تاالبان تەقویەت بێت لە ناو جامەعەدا لەو مەناتقەی کە بەدەستیەوە بوو بەرحاڵ بە شتهایەکە وەکو وێسانەوە لە مقابل کەسانێکە فاسد بوون پولیان دەگرت بە بۆنی ئەوەی کە مەقام و جایگایکیان بوو ڕۆشت بکەن. و ئەمە ئەم ڕووخانە ئەبێ بەرحاڵ جبهەیەک دروست بێ لە مقابلی هێزی کێرتجاعیدا. ئێمە وتم تەجروبەی ئێرانمان هەیە. ئێرانێک کە هاتە سەر کار هەموو شتێکی چە جەریانی چەپ و کۆمۆنیست و رادیکاڵ و پێشڕە و جنبشی ژنان و هەمووەمانەی تێکشکان سەرکوتیانی کرد ئەعدامی دەستە جەمعی کرد بە بڕوای من هێشتا تازە ئەوەڵی هاتنە سەرکاری تاالبانە و تاالبان هێشتا شەڕیەوە دەکا کە لە ناو وڵاتانی غەربیدا یا لە مەجامعی بینەلملەلیدا بە ڕسمیەت بناسرێ بۆیە هێشتا نەگەیشتووە بۆ ئاستەی کە بگەڕێ بە دوایە و کەسانەی کە زەرفیەتی سازماندەی خەڵکیان هەیە. بەڵام ئەو شتەی کە ڕۆشنە من نامێ بەڕاستی زۆر خۆشببینانە چاوی لێ بکەم، بەڵام ئەو تەناخۆزاتەی کە دێتە بەرەوە بۆ تاالبان ئێستا لە مەوزای قودرەتدایە و مەجبورە لەگەڵ مەجموعی شتا کە پێشتر لەگەڵ یا دەست و پەنجەی نەرم نەدەکرد ئێستا دەست و پەنجە نەرم بکە. اقتصاد، ژیان، ڕەفا، ئاسایش، ئەو ژنانەی کە بەرحاڵ ئەو شتانەی کە پێشتری شارم پێکرد دەیبینن. بۆمە وجودی ئینسان هەیە کە ئاگاهگەری دەکەن، وجودی ئینسان هەیە کە مقاومەت دەکەن، نەفسی مقاومەت لە مقابلی ئەمانەدا سازماندەهی هەیەکە ژێرزەوی نییە، دراز مدەتە چاوەڕوان وتم نامەوێت خۆشببینانە چاوی لێ بکەم بڵێ ئەم ڕۆیا بەیانی جنبشێک سەر هەڵدێنێکە تاالبان عقبنشینی پێکا و لایە باوەی فەوتێنێ. ئەو شتانە نییە بە نەزەری من و ئەبێ کەسێک کە لە ئەفغانستان مبارزە دەکا ئەوە لە بەر چاوی کە بە مبارزەیەکی درێژماوە و قەدەم بە قەدەم دەتوانن لەگەڵەوەی کە ئەم سیستەمە ناتوانێت جواب بداتەوە لە ئەم ڕۆی بە شەریەتدا هەمزەمان کە ئەوە دەزانن هەوڵ دەدەن بۆ چوونەکانی خۆیان ڕەوشەنگەریەکانی خۆیان ئەوەی کە بەرحاڵ دەچنە ناو دڵی خەڵک بڕۆنە ناو خەڵک و خۆیان ڕێک بکەن کە لە درێژماوەدا لەگەڵ هێزێکی ئاوادا شەڕ بکەن. بەڵێ هاوڕێ شۆڕژ من پرسیارێکم نەماوە ئەگەر بۆ خۆتان شتێک هەیە کە بە قسەکانتان ئیزافەکەن فەرموون. من فقط حەزەکەم اشارە بە شتێکم ئەویش زۆر ئیتر مەسلەیەکی زۆر بەرچاوە لە مەسلەی ئەفغانستاندا. زۆر هێز بوون و هەن لە ئێستا لە ئێران و لە کوردستان و لێرە و لەوێ کە چاوەڕوانی دموکراسی یا چاوەڕوانی ئەوە بوون کە ئەمریکا یا زلهێزەکان بێن جمهوری ئیسلامیان بۆ بڕوخێنن. ئەم شتانە کە لە ئەفغانستانە ڕوویدا یەکێک ئەم تەوافقەی ئاخری لەگەڵ تاالبانە و دوومەن نەتیجە و حاصڵی ئەو 20 ساڵمانەوەیان لە ئەفغانستانە نیشان دەدا کە تەنیا باوەڕ بە هێزی خۆ باوەڕ بە هێزی خەڵک بە جەماوەر دەتوانێت ڕێگەی ڕەهایی ڕێگەی باشترکردنی ژیان ڕێگەی بەرحاڵ نەجات بوون بەدەست ئەو ناخۆشیانەی کە بەشەر ئەمڕۆ لەگەڵی دەست و پەنجە نەرمکە خۆش بکە لە غێری ئەو حاڵەت دەدا ملبەستن یا چاوەڕوان بوون بە وڵاتانی دەرەکی نەتەنیا خەون و خەیاڵە بەڵکو دەتوانێت ئایندەی ئەو کۆمەلگا 50 ساڵ 100 ساڵ بواتەوە بۆ دواوە هەرو جۆرەی کە لە ئەفغانستانە بینیمان و ئێستا لە عێراقیشدا دەیبینی. جارێکی تر سپاس بۆ ئامادەبوونت هاوڕێ شۆڕژ. منی سپاسم هەیە بۆ ئێوە. سپاس بۆ هاوڕێ شۆڕژی کەریمی کە میوانی بەرنامەی ئەم هەفتەیە ئاسۆی بەرابەریمان بوو. بەڵێ بینەرانی خۆشەویست ئەوەی کە بینیتان و توێژێک بوو لەگەڵ هاوڕێ شۆڕشی کەریمی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە سەبارەت بە بارودۆخی ژنانی ئەفغانستانی. هیوادارم کە جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بوێ تا بەرنمەیەکی تر و ئاسۆی بەرابەریەکی دیکە ماڵاوە.